بوونی ڕەحم و بەزەیی دەرچەیەکە بۆ ڕزگارکردنی خەڵک لە ناخۆشی و دەردەسەری و کێشەی کە تێککەوتووە. ئەو کەسانی کە هاوکاری خەڵک دەکەن خوش هاوکاریان دەبێت لەبەرەوەی خودای گەورە بە بەزەییترینی بە بەزەییەکانە. یەکێ لە سیفاتە جوانەکانی خودای گەورە ئەوەیە کە بەڕەحەمترینە، یەکێ لە ناوە هەرە گەورەکانی ئەڕەحمان و ڕەحیمە. سڵاوتان لێبێ خۆشەویستان، لە پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارە قسە لەسەر ڕەحم و بەزەیی دەکەین. ئێستا ئێمە لە مانجی پیرۆزی ڕەمەزانداین. ئەو مانگە تایبەتترە لە هەموو مانگەکان. خەڵک لەو مانگەدا زیاتر ڕەحمی دەجوولێت و هاوکاری کەسەکانی دەوروبەری دەکات و بابەتێکی تری شێ هەر لە پرۆگرامەدا قسەی لەسەر دەکەین. ئەویش جۆرە هاوکاریەک هەیە یاخود جۆرە خێرێک هەیە کە ڕەنگە کەسانێک پێی بڵێن لە پێناوی خەڵک خێر بە کەسێک دەکەن و وێنەی دەگرن و بڵاوی دەکەنەوە. هەموو خێرێک لە لای خوای گەورەوە قبول دەکرێت لەبەرەوەی دڵ شەرتە. بەڵام دەمانەوێت لەسەر ئەو دوو بابەتە قسە بکەین و هاوڵاتیان و هاونیشتمانی خۆشەویستمان لە شاری هەولێر گفتوگویان لەگەڵ دەکەین و لەگەڵمان بن. ناڵێ خێرەکە ڕیایی ئاخێر نییە بۆ بە خەنەعەتی من ئەوە حیاسوونی و خانەوادەیە داچینە داژێت لە تەلەڤیزۆری وەخت خۆی پێشاندا گوتی نامەیە بە خێوی ناکەمە هەموو دەیناسن ئەو پارێ دەدەمە مۆلیدی کاکە دەدەینی ڕیسی. کاک جەلال کاتت باش چۆنی ئەحواڵ باش؟ خۆش سپاسان دەکەم یا خۆ بەخێر بێت. پرۆگرامی مانچی دیمەنی ئەمڕۆمان تایبەتە بە ڕەحم و بەزەیی. ئێستا ئێمە لە مانجی پیرۆزی ڕەمەزان داین. خەڵکانێک هەن لە ڕەمەزاندا ڕەحم و بەزەییان زیاتر دەبێ و زۆر جار دەستی و کەسانە دەگرن پێویستیان بە هاوکاریە. بەڵام کەسانێکیش هەن خێر دەکەن لە پێناوی خەڵک و دنیا و کەسانێکیشان کە خێرەکانیان دەکەن بە شاراوەیی خێرەکان دەکەن. دەمێ بزانم وەکو تاچێک لە ناو کۆمەلگایە کە ئێستا لە مانجی ڕەمەزان داین چ قسێکت هەیە لەسەر ڕەحمکردن و هاوکاریکردنی کەسانی کەم دەرامەت؟ بەڵێ بەنسبەت مانجی ڕەمەزانی پیرۆز مانجی خێر و بەرەکەتە. مانجێکە بەڕاستی یعنی ئینسان لەو مانگەیدا خێر و خێرا زۆر دەبین لەبەرەوەی ئەو بۆ ڕۆژی بوونە حز بە برسێتی دەکەوێت و کە حست بە برسێتەکەی دەبینی مقابلت فەقیرە ئەوە دێتە بەرچاوی. لێ دایمە دەبین لە مانجی ڕەمەزانی خێر و بەرەکەتەیە خێر زۆرە خەڵک خێری دەکات بەڵام بەداخەوە ئەو ڕۆکە لە ناو مشتەمەعیمە ئەو خێرە ڕیاییە لە بۆ چاوی عالمەیە. کابرایەک دەبینی مەسەلەن با بڵێن حیوانێکی سەردەبڕیت چەند حیوان سەردەبڕی دەسی تەمەشا دەکەی چەند زەنجین و هەبوون و زەمەدانی قیت و کورە ئاغا و کۆخا و ئەوەی کە مەسئول و ئەوانە هەمووی داعوە دەکات کە دڵی خێریشم کردووە خێرە یعنیەوە وەڵڵی بیلایی فەقیرێکی لە ناو نابینەوە. ئەمن هەر بە یەک پەش بە حاڵی خۆم ڕۆژیان برادێک مەولیدی کرد چوینە ماریان هێوارە شیوی لێ نابوو. فەقیرەکان ئەمم بوو یعنی لە ناو ئەو هەموو خەڵکەی تەمەشا بکرد فەقیرێکی تێدا نەبوو. ئەوەی هەبوو هەمووی زەنجینەکە بوو یعنی کابرای زەنجین و ئەوەی داوت کردی خۆ کابرای زەنجین لە ماڵی خواردنە هەیە بخوا ئەتو لۆ چار فەقیری داوت ناکەی بیدێ باشتر نێ لەوێت و ئەو مەسئول و ما فلان و فلان کەس و فلان کەس و فلان ئاغا و فلان چۆخە و فلان مان یعنی ئەو خەڵکانەی داوت کردیە. ئەوەش لە بۆ ڕیایە کامیرەی دێنی و تەسویر دەکا کە عەلا ئەساس فلانی کوڕ فلان ئەو خێرێ کردیە. ئەو خێرە ئەسڵەن هە بە خێریش ناچی بمبورە کە قەتعت دەکەم یعنی ئەمانە دەڵێنەوە خێرە خێری دەکەین ئێمە کەچی ئەو جۆرە کەسانە داوت دەکەن و بۆ نمونە فەقیرێک نییە لە دانیشتەکانیان هەمووی فەقیری تێدا نییە. ئەوەی نانەکەی دەخواویان دەێتە داعوەتی بە تەلەفۆن تەلەفۆنیان لۆ دەکات فلان وەرە فلان وەرە فلان وەرە دوو کەسی فەقیریش بەگەڵ بدە یعنی لە بۆ فەقیرەکەی تەلەفۆن ناکە ناکو دەکە بەس ئەوەی کە بڵێن مەسئولە بەرپرسە بەرچاوە یعنی هەبوونە ئەوانە داعوەت دەکرێت. باشە ئەگەر فەقیرێک لەو مەولودە یاخود لەو خێرەی ئەو کەسە زەنجینەدا بەشدار بێت عیبێ لە بۆ کەسەکە؟ ناڵێ خێرەکە ڕیایی ئاخێر نییە. ئەمن ئەوەی بە خێر دانانێم لەبەر ئەوەی خێر ئەوەیە لۆ چار فەقیری داعوتکەی
مثلا خەڵکی فەقیر و هەژار هەیە هێوارێ فتار نیتی فتار بکە خاصن ئەوانێک کە غەریبەنە لێرەنە ئەوانی عەمەلەنە ئیشێ دەکەن هێواران بڕۆ مەجموعە عەمەلەشی لەوانە ببە نانەکەی بدەوانە ئەوانە خێری زیاترە. باسی تەسویر و نازانم وێنەگرتن و شتیوات کرد کەسانێک هەن کە خێر دەکەن وێنە دەگرن وێنەکە بڵاو دەکەن هەیە مەسەڵەن دەبینی خێری دەکات لەگە خێرکردنەکەش کامیرەی دەینی و تەسویر عالەمەکەی دەکات و بڵاوی دەکاتەوە کە عەلا ئەساس مالی فلانی کوڕی فلانی ئەو خێریان کردێ ئەوەندە حیوانەیان سەر بڕێ ئەوەندە وا کردێ بەڵام خێرەکەش هەموو لۆ خەڵکی زەنجین و هەبوونە. جاران ئەو جۆرە خێرانە دەکرا نەخێر نەبوو پێشان مەسەلەن لە مزگەفتێک لە جێک خواردنەک دەکرا شتەکرا ئەوەی فەقیر بە ئەویان بانگ دەکرد ئەوەی نەبوون باە ئێستا وانە ئێستا بەعکسەوە ئەوەی هەبوونە ئەو داوت دەکرێت دەبی وا بڵێن لە خێری زەنجینەکان هەر زەنجینەکان دەخۆن زەنجینەکان دەخۆن منم دیتی فەقیر بخۆ تەمەشاش کە حتا ئەگەر لە هەموو ئەوەچی داوەتەچی دەبینی هەر زەنجینەکەی بانکی گەشت دەکات چکە ئەو زەنجینە هەیەکی لە ماڕی خواردنەیە بخۆ بەڵام فەقیرەکە نیتی ئەتو شەردوێ کە خێری دەکەی شەردوێ چار فەقیر بیخواتن ئەدی ئەوە خێرە ئەوەکەی دیک بە خێر ناسی ڕاییە لە بۆ دنیاە جان چۆنی لەسەر ڕەحم و بەزەی جەنابەت قسەیەکت هەیە وڵا هیچ قسەم نییە ناوەڵە ناتوانم قسەی ئێستا خەڵک ڕەحمی ماوە کاری خەڵکی کە دەکات ناوەڵە ڕەحم کەم بۆ زۆر لەبەر چی وایە لەبەر ئەو خەرکەی ئەو ڕۆیە پارە پەرستین و بەرێ پارە پەرستینەوەی پارەوەی لێکردینە ئەگە پارەوەی لێن پارەوەی لەو خەرکەی پارەیە کە ئینسان بۆ نمونە پەیدایی دەکات ڕەنگە پارەیەکی زۆر پەیدا بکات هەر پەیدا دەکات بەڵام لە کۆتاییداوە پارەیە بەجێ نامێنێ نابەجی دەمێنێت لەوەی کابرا ئەگەر لە خۆی بڕێک بزانی بێدا بە خێر بیداتە خەرک ئەگە بە خێر نەدا هیچ وەکەلک نایە کاکجەلال باسی لەوە کردگوتی لە ئێسادا خێرێک هەیە خێری ڕیاییە بۆ خەڵک ینی لە پێناوی خوانیە بۆ نمونە هاوکاری کەسێک دەکاتن وێنەیەکی دەگرێت و لە فەیسبوک و لەو جۆرە شوێنانەدا بڵاوی دەکاتەوە ئەوڕۆ فلانە کەس خێری بە فلانە کەس کرد شتیوا ینی دەکرێتنەوە دەبێ وابێ نادە خۆی حەقی بەوە چیەک بکاتن لۆ فەقیرەکەی ئەو خێرە لۆ دەورەمەندی نییە خێر لۆ فەقیریە لۆ دەورەمەندی نییە بەرێ بە کاکجەلال وا دەڵێ زەنجین دەیکاتە خێر و هەر زەنجینیش دەیخوات زۆربەی وەیە ئەوە باش نییە ئەوە باش نییە تاسیر دەکات لە هەمووی پرۆگرامەکەمان تایبەتە بە ڕەحم و بەزەی لە ئێستادا دەبینین ئێمە لە مانجی ڕەمەزان داین وە کەسانێکن ڕەنگە پێویستیان بۆ بێت کە ڕەحم و بەزەی خۆمان بەسەریاندا بڕێژین و پێویستیان بە هاوکاری ئەمە بێت بەڵام ئێمە لە ئێستادا نەدەتوانین هاوکاریان بکەین و کەسانێکی شەن دەتوانن هاوکاریان بکەن بەڵام نایانکەن و جۆرێکی تریش لە هاوکاریکردن لە ئێستادا بووە بۆ نمونە خێرکردن لە پێناوی خەڵکانێکن خێر بە جۆرە کەسانێک دەکەن کە وێنەیان بڵاو دەکەنەوە و دواتر لە فەیسبوک و لەو شوێنانە دای دەبەزێن و دەڵێن ئەمڕۆ بۆ نمونە خێر بە فلانە کەس کرا قسەیەکت هەیە لەسەرەوە پێشەشی زۆر بەخێر بێن بەخۆی خێر ئەوە نییە کە مەسەلەن کەسێک خێر دەکا وێنەی خۆی بڵاو دەکاتەوە یا وێنەی خەڵکی بڵاو دەکاتەوە ئەوە خێرکردن نییە ئەو بەس خۆ بە دەرخستنە ینی خۆ دیاریکردنە کەمێن هاوکاری فلان خانەوادەم کرد یان ئەوڕۆ هاوکاری 100 خانەوادەم کرد فەقیرن و بە قەنەعەتی من ئەوە حیاچوونی و خانەوادەیە ئەوە حیاچوونە بەڵام خێرکردن ئەوەیە قەدیم و زەمان بەخۆی خێر هەبووە سەدەقە هەبووە سەرفترە هەبووە و قوربانیکردن هەبووە و هەموو خەڵکەکیش مەسەرەن لە شەروەتی خۆی توانیتی داهاتی خۆی ببەخشی ئەو داهاتەی کلەی زیادە لە ماڵەکەی زیادە بەچێی ببەخشی بە فەقیر و هەژاران ببەخشی یەکەمیان کە بیبەخشی بە هێتیوان ببەخشی هێتی و دووەمیان بەو کەسانە ببەخشی کە نەخۆشێن و کرێچین و نەدارن و ئیشیان نیە پەکەوتن ئەوانە و پێیان دەبەخشێت و فەقیر هەژار زۆرە لە هەموو جیهان هەیە ینی لە سەراسەری جیهان هەیە بەڵام شەرتە کە کەسێک خێرێک دەکات ئەگە خێرەکەی بەدەستی ڕاستی کرد با دەستی چەپی نەیزانی ئەوە خێرکردنە خێرکردن ئەوە نییە جاران فوم دەکەیت دەبڕم جاران وا دەگوترا ئەگەر خێرێکت کرد بەدەستی ڕاست با دەستی چەپ نەزانێ بەڵام ئێستا نەک دەستی چەپ هەموو دنیا دەیزانێ ئەوە خۆی لە خۆیدا ئوستاد ئەوە خێر نییە ئەوە بەس خۆ بە دەرخستنە یعنی کەمێن مەسەلەن ئەوڕۆ مەسەلە خۆمە ئەوڕۆ مێن توانیم بە مالیەی خۆم 1000 ماڵم بەسەر کردووە مەسەلم پیاهوێ بە فەردە پارە دەبە پارە
پیاوەیە بەفەردە پارە دەبا مەسەرەن لە نزیک گوندێکی خۆی یانگەڕەکەکی خۆی پارە تەوزیع دەکە یعنی شتیواشە بووە بەس دەبوو ئەوەی بنوەڵا کوڕی فلانی ئۆ چەند خێرکەرە ئەوڕۆ پارەی تەوزیع کردیا ئەوەندە ماڵێ بەسەر کردەوە ئەوجە خۆی تو تەمەشا بەخۆی ئوستاد خێرکردنەوەیە قەدیمیش باسمان کرد قەدیمی شەڕوا بووە دەری ئەگەر دەست ڕاست کردی دەست چەپ نەزانی و هەموو کاتیش مەسەرەن هەموو مسلمانێک لە سەروەتی خۆی ئەو سەروەت و سامانەی کە لێی زیادە یەکەم جار دەستی هەژارانی پێبگری دووەمیان مەسەلەن دەستی نەدار و نەخۆش و کەم دەرامەتی پێبگری و سێمیان ئەگەر مارەکەی لەوەش زیاد بوو دەبی حەمڕەی پێ بکە دەبی حەجی پێ بکە دەبی مەسەلەن قوربانی گەورە بکە دەبی خێری بکە بەڵام ئەمانە هەمووی دەبی واجبە بەڵام کە ناکرێت چی کە ناکرێ ئەو کەسێک کە نایکە هەشتی نایکە و بخۆی ویژدانی نەمایە ڕۆحم نەمایە ڕۆحمی ناچولێ لەبەرەوەی ئەو کەسانەی کە ماریان هەیە ماری دەکەنە خێر بە تایبەتی لە مانجی ڕەمەزانێ ئەوانە ڕحمیان دەجوولێ چونکی خوای گەورە قورئانی پیرۆزی لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا نازل کردیا هەموو شتەکانیش لە مانجی ڕەمەزانی پیرۆز مەسەلەن زیاتر خواپەرستی تێدا دەکرێت لەبەر خوای گەورە هەمومانکان مانجی خوای گەورن بەڵام مانجی ڕەمەزان جیاوازە لەگەر هەر 11 مانگەکەی ڕابردوو مانجی ڕەمەزان مانجی مەسەلەن خێرە مانجی زەکاتە مانجی بەرهەمە مانجی ڕزقە مانجی خێر و بەرەکەتە یعنی مانجی توانایە مانجی بەخشینە یعنی هەرچی برێ لە مانجی ڕەمەزان دەرسەبەر دەکرێت هەر بمبورە دەستبڕم هەموو ئەو کەسانەی کە بۆ نمونە دانەوێ هاوکاری خەڵک بکەن یاخود هیانە و نانەوێ بیکەن هەموو شتانە دەزانن و هەمووش دەزانن کە ڕەمەزان بۆ نمونە گەر شتێک لە ڕەمەزان بکرێت خێرەکەی زیاتر لەوەی کە لە مانگە ئاساییەکان بکرێت ئەگەر قسە بێتە سەر ڕەحم و بەزەیی هەمومان دەڵێن لە ئێستادا ڕەحم و بەزەیی نەماوە و هەر کەسێکیش کە باز زەوە دەکات ڕەحم و بەزەیی نەماوە هۆکارێک باز دەکات دەمێ بزانم هۆکارێکی جیاوازتر لە لای جەنابەت هەیە کە ئەوە بسەلمێنێ لەبەر ئەوە ڕەحم لە ئێستادا نەماوە ئینسان بێ ڕەحم بووە ئوستاد بەخۆی ڕەحم لەکن ئینسانی مسلمان ماوە لەکن ئینسانی مسلمان کە لە خوای بترسێ تەخوای خوای بکە نوێژەکانی خۆی بەباشی ئەنجام بدا وها ئەوە ڕحمی ماوە و بەزەویش ماوە ئێستا من نمونە دێنم مثلا نمونەشی کچکە لەسەر خۆم ئێستا من لە ئەوشەکەی خۆم تەماشا دەکەم تەوری تواری لێ کوێشکەی لێ یا کوکوختی لێ ئەوانە بۆی لە خواردنە فەرماسماندا بەڵام سبەینەکان دەبینم کە زۆر جار هەر دەسم مەسەن کە لە نوێژی سبەینان دێمەوە تەماشا دەکەم لە ئەوشە دەسوڕێن تاقیبیدان دەکەن دەقەنەعاتت بی لێرانە هەرزینیان لۆ دەکڕم هەرزین دەکڕم مەسەلەن 5 کیلۆ هەرزین دەکڕم دەکات 5,000 یەک مانجی ئەگەر ڕۆژێ قیتقی چام دەمێ ئەوانە دەیخۆن ئەوەشە خێرا بزانە من کە ینی بەداهاتە چکەم ڕحم و بەژەیم بە کوێلەکە دادێ مەسەرم بە تێیدادە بە کوکوختی بە چێشکە بەڵێ من بەڵام ممچینە خەڵکەکە بی ماڵیشی هەیە و سەروەتیشی هەیە بەڵام لەو هەیە سەروەتەکەی حەڵال نەبی کە حەڵال نەبی پەردا بەسەر چاو و دڵی داهاتیە پەردە هەیە لە بینی ئەوی خوای گەورەکە خۆی ناتوانی خوای گەورە لە بەری ماڵەکەی حەڵال نییە ناتوانی حەڵالی بکە و عەقی فەقیرانی لێ بەخشی عەقیازاران بەبەست ئەوەیە کە ماڵەکە حەڵال نییە حەرامە وەخوا لێ ناگەڕێ بۆ حەرامەیەک خێری پێ بکە ئافەریم ڕەحمەتی خوا لێبی باشە بە کورتی دەمەوێت لەسەرەوە قسە بکەم کە دەمانگوت خێرێک بەدەستی ڕاستکرا نابێ بەدەستی سە بکرێ بەڵام ئێستا هەموو دنیا دەیزانێ ئایا ئەو خێرە دەگات بەکوێ ئەو خێرە ناگاتە هیچ جێکی کابرا دەیخۆتەوە دوهاوە سەلام لە هیچ خێر نییە بەڵام بەزەوەندەیە لۆ خۆ بەداری خستنەوە کە فرانکەس خێری کردی ئەوڕۆ یان خێری کردی تەواو خێر نییەوە بە قورآن هیچ قسەم نییە بە قورآن جەنابیش نەبە من مێشکم ئارۆزە قسەکردنیشم پێ ناکرێت نەبتە بێئەدەبی لە ڕووی هیچ کەسێک و ئینسانیت بەعام ئینسانی بەدین کەم بووە بەڵام بەزەوەندەیە لۆ خۆ بەداری خستنەوە کە فرانکەس خێری کردی ئەوڕۆ خێر لۆ فەقیریە لۆ دەوەرەمەندی نیە بەرە ئۆتیزمیتی ئەدی داچی داچینە داژی لە تەلەڤیزۆری وەخت خۆی پێشاندا گوتی نامێ بە خێوی ناکەمەوە هەموو دەیناسن جێ لە برادا داچی بەجیهێش لەبەرەوەی نەخۆش بەڵێ ئێستانەوە 6 سارە لەکنمنەوە ئێستا لەوانە لە چێ بەپرسی هەموو دەیناسن ئەوانە ئێرە لە شێخەلا لێ هەر دێکی پرسی دەیناسمرا جەنابەت چیش دەکەی وەڵڵاهی چیشم پێ ناکەن ئەوە دەبینی ئەو دەبینی باشە ڕەنگە ئەو منداڵە پێویستی بە چارەسەر بێت ئەی چارەسەری منداڵە چۆن دابین دەکەی ئێخە چارەسەری وە چیرکوویە جەناب
بەڕێز ببوورە ینی بۆ نمونە دەرمان و شتی وای نییە بەکو تا دەرمانی نیە 6 ساعت دەرماندەم هیچ استفادە لێ ناکات شڕبێ لە بەشی دەرونی جمهوری دکتۆرە چیە دکتۆر خەسایدی وێ استفادە لێ ناکە وەڵا لێرە نییە جەنابەت ژیانی خۆ هەموو تەرخان کردووە لە پێناوی منداڵە ئارە وەڵاهی ئەمە بەڕاستی نەک ژیانی خۆم هەر تێک چوویمە یعنی تێک چوویمەوە چی شتێتەشی لەو بەڵە بەس ئەوەندەی ئاگامێ دەستم کرد تێ بیش و بەرازە حەفازی هەموو شتێک هەموو پێرە تووشی نزلاقیش بوویمە ئارە وەڵای تووشی نزلاقیش بوویمە ئەگە منداڵە بۆ نمونەگەر دەستی نەگەری ئاگات لێنێ بە ڕەنگە بۆ نمونە ئێستا دەستی ببەم نازانێ ئاوە کارەبایە سیارەیە ماتۆرە هەر دەڕوازاروێ هەردێ تااقەت چنێ بەدوی بکەم بەخوای نازانمەگەێ داوا لە باش ئێسایمە لە مانجی ڕەمەزان دەین پرۆگرامەکەمان تایبەتە بە ڕەحم بەزەیی ئێستا دە کەسانێکن ڕەنگە پارێکی زۆریان هەبێت ڕەحم بە منداڵی چوانەکەن ئەی دەبی بەچی بکەن جەنابەت قسەیەکە تێ دەتەوێت چی بڵێ چی بۆ منداڵە بکرێت وڵای چی بۆم دارە ئەوە ئیشی نەخێرخوازینەوە ئەوە ئیش حکوومەتی بەڕاستی حکوومەتی چی بۆ نەکردووی هیچی لۆ نەکردی مام ئێستاش بە هەموو ئیزراعکە بە حکومەش هیچی لۆ منداڵی نەکردی بەڕاستی ئەمن دەمێ بەڕاستی لە زێشیدان ئەگە لە زێشیدانێنم بەڕاستی خێمەکی فەدرەکاتە دەبەرەوە من تااقتم نەما تووشی ئینزلاق بوومە تێک چمێ مێشکم دەرونیم هەیە ئینزلاقم هەیە قۆلۆنم هەیە ئۆتیزم هەیە سنتەری ئۆتیزم هەیە لەوەری بەڕێز ببوورە 3 ساڵ لە سنتەری ئۆتیزم بووە ئەمن سبێنان سعات حەف بردیتم هەتا 2 ساعتە لە سنتەری هانەکە کەماڵی سەرۆکی ئۆتیزم 3 ساڵ بە ئیسیفادەی لێ نەکردیە لێ نەکردیە ئەمی شتێک چون لەگەری بڕۆ بڕۆعی ئەسکەری وەرەوە بڕۆ بهینەوە نازانم جەنابەت هەموو ژیانت لە بۆ منداڵە تەرخان کردی ئەی چۆن دەژی بەچی دەژی دەهات یعنی هیچ داهاتێکت هاوکارێکی هەیە لەکن خێرخوازەشی لە مێژەوە لەو ڕۆژوە تەلەڤیزۆری پێشانیدا هەتا ئێستاش دەیداتێ هاوکاریەوە منداڵەت بەڵێ بەڵ شوێنی مانەوەت لە چێرە شوێنی مانەوە لێرە لە سیمەترێ لەکن ئاساشی ناوش ئێرە ئەوی بەدرێ نانەخانیە بەڵێ بەڵێ بەخوای دوو لەگە برادرشمە کە ژنی مردیە بەتەنێ داوای کرد گۆتێکگە دەیەک نەمە دوو غرفەمە لە غرفەت مەویش لە غرفەشی دەدەیێت و بەرە دەدەمە 125,000 دەم بێ لە ئەو کارە باش بێ لە ئەو کارە باش بەرێ ئێستا ڕەمەزانە ئەوە کە داوات کرد لە حکوومەت بەڵام ئەی چی لە داواتی لە خێرخوازان دەکەی واللهی بەڕێز ببوورە ئەمن داوا هیچ لە خێرخوازان ناکەم هیچم لە خێرخوازانەوە ئەمن دەمەوێت ئەو مندارە حکوومەت یان بیباتەوە دەرەوە یان لێرە زێش لە هێتیمخانەیدان لە زێشیدان ئەمن تااقەتم نەما بەڕاستی کە تااقەتم ناواسی لێ بکەم زۆر بەڕە لای دەکەم تااقەتم نەما لەبەرەوە ئەمن بەخۆم ئاگام لە خۆبی ئەوە پێویستی بە هەموو شتێکێ پێراوی لە بەکە گۆرێ لە بەکەفا لە بەکە بیشۆبی بخۆت لە بۆی دەکەی داچی ئاگای لێ نییە هیچ نازە منە هەر هاگام لێ نییە بە هیچ شتێوەک 6 ساڵە داچەوەی نەدیتە ساڵە ئەوە کێسشی لە ڕووداویشێ ئێستا ئەو کێسی منداری هەمووش دەیناسن ئەلێرە ئێستا هەر پێشانی یەکەچی بدێ لەو منتیقەی برەوە شێ دەیناسن ئەلێرە بەس لێ سانیش نازانی بکاتن نازانی چۆنی ناتوانانی قسان بکاتن ئینشاءالله خواشفای منداڵە دەداتن و ئەوەی کە دەیەوێت بەهاناتەوە دێن ئەگەر قسەیەکی کەت هەیە دەتوانی بکەیت بە قورآن هیچ قسەم نییە بە قورآن جەنابیش نەبە ئەمن مێشکم ئارۆزە قسەکردنیشم پێ ناکرێ والله قسەکردن پێ نانە برای من ڕێستەیە ڕەحمە لەداک سوود دەکا ئینشاءالله ڕەحمە لەداک و بابەت پرۆگرامەکەمان تایبەتە بە ڕەحم و بەزەیی لێسادا ئێمە لە مانجی پیرۆزی ڕەمەزانین و هەمومان دەزانین موسڵمانەکان ئێمەی موسڵمان لە ڕەمەزاندا ڕەحم و بەزەییمان زیاترە بۆ نمونە باش کەسانێک هەن بۆ نمونە خێر دەکەن لەو مانگە یاخود لە مانگەکانی تریش بەڵام خێرەکە ڕەنگە خێر بە کەسێک بکەن یاخود هاوکاری کەسێک بکەن وێنەی دەگرن و بڵاوی دەکەنەوە و دواتریش دەنووسن ئەمڕۆ ماڵی فلانە کەس خێریان بە فلانە کەس کرد لە پێناوی خوددا ئایا ئەوە لە پێناوی خوایە والله ئەوە ئەگەر لە بۆ بەرچاوی خەرچی بی مەسەرەن لە بۆ خواهرچێشان نوشتانی بار خێرەکەی نەکە باش دەدا خێرەکە لە پێناوی خۆی گەورەدا نەبی هیچ کەلکەچی نییە ئەو لە پێناوی خوا نییە والله طبعا بەڕێی من بخۆمزم لە پێناوی خوادا نییە گەر لە پێناوی خوانەکەی و برێوە لە فلانە کەس کوڕی فلانە کەسم و ئەو خێرم کردیە ئەوە نمونە جەنابەت چیلۆیە گۆشت بە ماڵە چ فەقیر دەدەی پێویست بۆ دەکات وێنەیان بگری نا پێویست ناکە وێنێ بگرم و بڵاوکەمەوە ئەوان دەرێ بەو دەستە خێر بکە بە ئەو دەستە نەزانی ئێستا هەموو دنیا دەزانێت چاوەیشترەوە ڕێی خەرکە چییە قسێک تێرە سەر ڕەحمە بەزەیی ینی ئینسان لە ڕەمەزاندا زیاتر بە بەزەیی دەبێت و خوش دەڵێ ڕەحم و بەزەییتان هەبێ ئەو کەسەی کە ڕەحم بە کەسانی تر دەکات خوا لە ئاسمان و ڕەحمی پێ دەکات طبعا زۆر ڕاستەوە لە مانجی ڕەمەزاندا چەند
بە ویژدان بی چەند بە ڕەحم بی چەند خواناز بی چەند باش بی هەر کەمە خی گەورەش حسابی پاداشی گەورەی لۆدادنێ دەڵێن ئەگە قسە دێتە سەر ڕەحم دەڵێن لێسادا ڕەحم کەم بووە ڕەحم یاخود هەر نەماوە و هۆکارەکانیش باز دەکەن دەمێت جەنابەت باستەوە بکەی ئایا لە لای جەنابیشت هەروایە ڕای من حسابی خۆم دەکەم مەسلەی ڕەحم کەم بووە کەم نەبووە و هەرکەس دێتە سەر ئینسان ئەگەر حسابی خۆت بکەیت چی دەڵێ وڵی خەڵک باش بی خەڵک بە ڕەحم بی خەڵک لە بۆ یەکتر باش بی دنیاش هیچ نییە یعنی دنیا بەرگێ ئەوەندەی ناگریا من بەرامبەر بخۆم بە ڕەحم نەبم بە ویژدان نەبم هەمومان دەڵێن خەڵک بۆ منە دەبێ وابێت ئێمە لە ڕەمەزاندا دەبێت جیاواز بیر بکەینەوە مەسەلەن هاوکاری کەسانی کەم دەرامەت بکەین بەڵام تەنها ڕەنگە هەندێکیان لە چوارچەوەی قسەدا بمێنێتەوە تەنها قسە بێت ئایا کەی ئەو قسانە دەبێ بەکردار وڵی برم چە من نازانم ئەوەی نازانم لەو چارچیەوەدا دەمێنێت ناتانم پێشوی قسە دەگەڵ کە وتت ئێمەش منداڵێکی نەخۆشمان هەیە بەێ منداڵەکەتان چیتی وڵی ئەوە تازە دیتم و من تا ڕقمشت لێ وەرگرت لە بۆ نازم هاوکاریە لە بۆ شتێکە ئەو نازانم کەسانێکی خێرخواز بۆ نمونە هاوکاری و زۆرە کەسانە بکەن ئەو جامە یەکێکمان هەیە عینن لەو تەمەنەیە تقریبان 10 ساڵە قەنەعەت کە لەوە زیاتر نەخۆشە لە خۆی دەدا باوکی شەو خەوی لێ نییە چیتووە بەخوای تقریبان خواڵ و خوارزایەکی بەخوای گیر نازم جنی هەیە ئۆتیزمیە لە خۆی دەدا دەستیان ئەوە بەقەدەر و کوڕەمە چارەسەری نەبوو لێ زۆر چارەسەریان کرد هیچ ئیسفادەی نەبوو ئەگەر بینەوە سەر بابەتی ڕەحمەکە بۆ نمونە لێسادا داواکاری چی دەتەوێت چی بڵێ چی بۆ کەسانە بڵێ کە خاوەنی وجدان وڵە تەبان ئینسان بەڕەحم بی باشە ئینسان چونکە ئەو دنیای هیچ هەربەجێ دێلین دەڕۆین بەرگەی هیچ ناگری ئەو دنیا تو هەموو دنیای توبی هەمووی توی نەبی بەجێدا بەڕەحم بی باشە بە وجدان بی باش سیارە چی شخصی دەکەم قەت هاوکاری کەست کردووە ئیشەڵڵا ئەو کاتێک کە هاوکاری بۆ نمونە کەسێکت کرد بێت ڕسمت گرتووە هەن بیرم نایە شک نابم خوا دەزانی لەو کاتێک کە هاوکاری کەسێک دەکەی لە ناخەوەز بەسی دەکەی وڵای من هەست بەس بەخوای گەورە دەکەم هەست بە خۆشیێکی گەورەش دەکەمە من خۆشم لە دڵەوە دەڵێم مەمنونم کە ئەو خێرە لەم وەردەگری ئەگە هاوکاریەک بێگە خێرە سەلامەت بی قوربان چۆنی ساڵ تێبێت و کاتت باش پرۆگرامەکەمان تایبەتە بە ڕەحمە بەزەیی لەسا ئێمە لە مانجی پیرۆزی ڕەمەزانین دەبینین بۆ نمونە جیاوازتر لە هەموو مانگەکان ئینسان ڕەحم و بەزەیی زیاتر دەبێت چ قسێک تێ لەسەر ڕەحم و بەزەیی پێشچی بسم لە ڕەحمان ڕەحیم بەناوی خوای گەورە و میهرەبان ڕەحم و بەزەیی نەبی دنیاش نابی یعنی دنیا چییە ڕەحم و بەزەییە بە تایبەت ئەو مانگەش پیرۆز لە هەر 12 ساڵەکەی 12 مانگەکەی ساڵ عەفوون ئەو مانگە زۆر پیرۆزە دەبی ڕەحم و بەزەییمان بەرامبەر یەکدەی هەبی ئەوەی دەیناسین نایناسین پێغەمبەری سەروەرمان و قایدمان هەزار زاری دوردی خوای لەسەر بی صلی الله علیه وسلم سەرکردەمان ئەمە بە ڕەحم بووە دەبی ئەمەش ئەو هابین شوێن پێی سەرکردەمان بکەوین و پێغەمبەر صلی الله علیه وسلم بکەوین ڕەحم بە قوربانی بی بەداک و بابەوە ڕەمەزان بەڕاستی مانگەش زۆر مبارەکە و پێغەمبەری بۆ ڕەحمەت و بەرەکەت ڕەحمەت و بەرەکەت ناردووە هەر لە ڕەحمی خوا عەفوون لە ڕەحمی خوایە و لەبەر پاڕانەوەی پێغەمبەریشە صلی الله علیه وسلم ئەمە ئێستا ئەمن ڕەحم بە تو دەکەم ئەتو بێوی دەکەی هەر کەسێک ڕەحم بەزەی زۆر بووە هەتا ئێستاش زۆرە ئێستا لەو باوەڕ ناکەم ئەمن کەسانێکان پێشتری نمایە باشە بە هەمان ئەو قسەیکە هەتا پێش 2000ەکان باش بوو باشە بووە تا پێش 2000ەکان باش بەڵام لە پاشی 2000 هۆکارەکە چییە خەڵک هەمووی ئەمن برین 6 دینارم لە بەرچی بوو ئەو وەخت دینار بوو 5 دینارم لە بەرچی بوو ئەتوش زۆر 10 دینار لە بەرچی بوو بەڵام ئێستا کابرا تەماشا دەکە دەرێ کاک فران سیارە هێلو ئەمن ئەوم نەبی یعنی چاوانەی زیاتر حەسادە زۆر بوو ئەوش حەدیسی لەسرە بەڵام ئەمن بەڕاستی لە حەدیسەکەی نازانم حەدیسی لەسرە پێغەمبەر صلی الله علیه وسلم 1400 ساڵ پێش ئەوای فەرمی ئێستا بالفعل هەموو ئەحداسەکان هاتە جێ باشە
کەس بۆنمە کەسانێک دەڵێن لێ سادا ئینسان ڕەحمی نەماوە ئینسان بێڕەحم بووە باشە ئەوە یەک لەو کارەکان بەس کەمە جاران بۆ نمونە لە ڕووی ژمارەوە کەسەکان کەمتر قسەی بکرد با دەیانگو کاکە تو بە خۆدەوە های وەزانێ و خەرگەوە بەڵام ئێستا مە بەس کەمە لۆ کەمە لەبەرەوەی ئینسانی بەڕاستی احترام هەیە نەبتە بێئەدەبی لە ڕووی هیچ کەسێک و ئینسانیت بەعام ئینسانی بەدین کەم بووە بەدین کەم بوو لەبەرەوەی کابرا بۆ دەزانی خرت عام ئەو هەیە بەڵام نابی بە یەک چاوی تەمەشا عام بکرێ چۆنی والله باش نیمە والله لەبەر مەسەلەی کارەبای ئەو کارەبای مۆلدەمانە کۆرکەنەوە مانە کۆرمان کرد و کارەبای مۆلدەمانە کۆرکەنەوە چێ لە کۆرت کاتەوە والله ئەگەر حکومەتمان هەیە دەبی لە کۆرمان کاتەوە کارەبای ڕئیسی بێمەوە پارێ زیادی دەدەنی ڕئیسی زۆر جار کارەبای بۆ نمونە ئەگەر ڕئیسی نەبێ مۆلیدە بەدیلی ویە ڕئیسی لۆ نییە سی سارە کارەبا تامین نەبوو ئەدی کو سی سارە تامین نەبوو کارەبا چەندی کرێ کارەبات دەیمانگانە والله کارەبا زۆر دێ ڕئیسی ئەدی کو ئەمن دەبی هەوڕۆگە ئەمن دوو کارەبای بدەم ئەمن کرێتیمە دە پارم پێوە دەنەی ئەخەندە هێومەینە باشە ئەتو کرێتی مانگانە چەندی دەدەی کرێتینی مە ناخانی خۆیتم خانی خۆیتە خانی خۆتی مەگە دوو کارەبای دەمە کرێتی مانگانە ئەگەر زۆرترین پارە دابێت چەند بۆ پارەکە والله مۆلیدا ئەمپێلی بە 15 و بە 20 و بە 25 و 3 ئەمپێلم هەیە 3 ئەمپێل ئەگە 15 بی دەکات 45 ئەدی ڕئیسی چەندی زۆر هەموو مانگە 45 لۆ بدەم کاکە لۆ 45 بدەم مۆلیدەی عالم هەموو خەنی بوون بۆ مۆلیدەی ساعی مۆلیدەکان ڕەنگە بڵێ منش مەسرف دەکەم و ئیشی خۆمە کاکە بە هەگری لە ساو عالەمی هەگری مۆلی چیش دەکەی لێرە ئێستا چیش دەکە بۆ کەسە پێراوم لێرە هەیە فرۆشم ئەو پێراوانە چەندی خێر لێ دەخێت خێرینەوە خەبەرات دەم عالەمی بەبەلاش دەیە کە 10,000 بینی دەرە 3,000 ئەو بایدا زاری خەڵک دەرە 3,000 ئەری بەخوای وڵا ئەو عالم بۆ دەری کاکە ئەگەر بە 3,000 بدەیەوە چەند ئەری وەنارێ کاکە ئەری بەخوای بەڵام 10,000 ڕەنگە لە چاو هەندێک پێراو کە لە دوکانەکانی هەرزانتر بێت ئێستا مشکیلەکە کارەبایەکمان لە کۆرکەنەوە تەواو جیرانایەتی نەمایە و خزمایەتی نەما ئەو خۆ پەیوەندی بە کارەبایوەنی ئەوە لۆ نەمایە کوڕە بکە عالەمەکە مەخلوور بۆ کاکە ئەدی کو بەشەشی مەخلورە کاکە جیرانایەتی نەمایە کوڕە ڕوعم نەمایە ڕوعم باشە غوروریەت چ غوروریە دروست کردیە شتێک ئەو غوروریە دروست کردی والله فەلسەفەی لێ دەدا فەلسەفەی لێ دەدا ناوی چی باش وادیم واری والله برادرێک کەسم لەدێ باشە ئینسان باەکمان لە کورکن و بەسە مادی بووم مادی قسە بە پارەیە قسە بە پارەیە باشە کارەبا بە پارەیە قسەت هەیە دەرێک و دەبی بە پارە بێت و دەبی قسە بە پارە کاکە مۆبایل بە پارە نییە مۆبایل فەرقی هەیە مۆبایل بۆ نمونە ڕەنگە مەسەلەن تێچوی تێدابی بەڵام تو قسە دەکەی مەسرەفەکەی تو چی مادی بووم مادی بووی ئاری وەڵام مادی قسە بە پارەیە مادی بووم دەست خۆش سپاس دەکەی کوڕە کارەبامان لە کۆرکەنم مۆلیدەی با ڕئیسی هەبی پارەکە دەدەین ڕئیسی باشترە باش قسەکەت دەگەێنین بزانین ئینشاڵڵا شتێکمان لە بۆ بکەن بەڕێی تو دەبی مۆلی دەنەمینێ نەمینی کاکە با نەمینی کاکە بە کارەباکە بدەنێ عالمێ ئەو پارێ دەدەمە مۆلیدەی کاکە دەدەینی ڕئیسی با لە حکومەتی بیت حکومەتەکە باشترە لە پیاوچاکێکیان پرسی کەسێک دەناسی کە دوعاکەی گیرا بوو بێت پیاوچاکەکە لە وەڵام داوتی نەخێر بەڵام کەسێک دەناسم وەڵامی دوعا و چاکەی هەموو کەسێک دەداتەوە ئێستا لە مانجی ڕەمەزان داین واز لە ڕوق و چینە بێنن ڕەحم و بەزەییتان هەبێت ئەگەر ناتوانن سوودتان بۆ یەکتری هەبێت ئەوە یەکتریش ئەزیەت مەدەن و مەبنە ئازار بەسەریانەوە ئەگەر نابن بە ئومێد بۆ کەسانی تر بێ ئومێدیان مەکەن ئەگەر ناتوانن دڵخۆشیان بکەن وازیان لێبێنن باخەفەت باریش نەبن ئەگەر ناتوانن دەستباریان بگرن مەبنە باریش بەسەریانەوە لە کۆتاییدا دەڵێم بە ڕەحم و بەزەیی بن لەگەڵ یەکتری لەسەر زەوی با خودداش لە ئاسمانەوە ڕەحمتان پێ بکات ئەم نەزوەر ئیبراهیمم پرۆگرامی مایکی دیمەنی ئەم جارەشم پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر هەر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ